دەکەی پێ بڵێن دەنگت خۆشە بەخوا بەس ئەوە دەست دەکەوێت بۆ قیامەت لای خوا هیچت نییە کە بۆ ئەوە دەرز دەڵێیتەوە و دەعوە دەکەیت بۆ ئەوی پێ بڵێن ئای کە زیرەکە و ئای کە کاریگەری هەیە بەخوا بەس ئەوەت بۆ دەمێنێ هیچی ترت بۆ نانووسرێ لای خوای پەروەردگار بۆ ئەوەت بێ کە منافەسەی ئەقرام کەیت و مەجلیس ئیزدیحام کەیت ئەوە نیەتت بێ بەخوا هەرەوەت بۆ دەنووسێ هیچی ترت بۆ نانووسێ ڕەنج بە خەسار دەردەیت کەواتە ئاگامان لە خۆمان بێ براکانم پێش هەموو شتێ نیەتمان خاڵسکەین لەگەڵ خوای پەروەردگار ئەمەش مجاهدەی دەوێ ئەمە قسەیەک نییە بیکەین و تەواو مجاهدەی بەردەوام و شەو ڕۆژی دەوێت واعبد ربك حتى يأتيك اليقين تا ئەو ڕۆژەی دەمرین مردن دێت بەردەوام دەبێت لە جیهادی نەفسمان دابین بەردەوام نەڵێ من تجاوزت القنطرة تەواو کاکە من پەڕیمەوە لەو مەرحەلەیە دەرچوو من لەم قۆناغەم بڕی مەوزوعی ئیخلاص و نائیخلاص شمولی من ناکە بەخوا شمولی ئەکبەر واحدمان دەکات هەر ئاگات لە خۆت نەبێ شەیطان دێ فێڵت لێ دەکات و دەتخەڵەتێنێ و ڕەنج بە خەسارت دەکا بۆیە با دائیمەن جیهادی نەفسی خۆمان بکەین لەسەر ئەوەی کە نیەتمان خاڵس بێ بۆ خوای پەروەردگار نیەتمان غەیری خوا نەبێت فرمودەی دووەم بەڕێزەکانم باسی ذل المسلمین دەکا ئەی داعی کە تۆ بانگخوازیت ئیشی تۆ ئەوەیە کە بزانیت معانات و مەشاکلی ئومەتەکەت چییە و دەریان بێنی تۆ ڕزگاریان بکەیت پێویستە بزانیت مسلمانان لە چ حاڵێکدان وەکە ئەمڕۆ مسلمانان ذلەتێک و ضعف و هەوانێکیان بەسەردا هاتووە هۆکارەکەی چییە پێویستە بیزانیت ئەی لەکوێ بیزانین کاکە بگەڕێت جەریدە بخوێنەوە ڕۆژنامە بخوێنەوە گوێ لە دەنگ و باز بگرە ئەوە ئێستا تۆ دەبیتە کەسێکی مسەقف و ئاگات لە واقعی مسلمانان دەبێ کەلا وانییە جەریدەی درۆ و ئەخباری درۆ واقعی حەقیقی مسلمانانت پێ ناناسێنێت ئەوەی کە حەقیقەتی ئەم واقعەت پێ دەناسێنێ وەحیە ئاەتەکانی خوا فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام حەدیسی پێغەمبەر سڵاو وسەلەم تێت دەگەیەنێت مسلمانان بۆچی تووشی زەلیلی دێن و چارەسەریشیان چییە بەچی ڕزگاریان دەبێ لێی ابن عمر ڕزای خوای گەورەی لێبێ دەفەرمێ إذا تبايعتم پیغمبر صلى الله عليه وسلم فرميت إذا تبايعتم بالعينة أخذتم أذناب البقر ورضيتم بالزرع وتركتم الجهاد طبعا في سبيل الله سلط الله عليكم ذلا لا ينزعه حتى ترجعوا إلى دينكم ئەم فەرمودەیە بۆ من باسی واقعێک دەکا کە زەلیلیە هۆکارەکانیشی چییە و عیلاجەکەشی چییە هۆکارەکان پێغەمبەر عەلەیهی سەڵاو وسەلام چەند شتێکی باس کرد یەکەم إذا تبايعتم بالعينة تبايعتم بالعينة يعني کڕین و فرۆشتنتان کرد بەو شێوازە معاملەیە کە پێی دەوترێ العینە ئەویش چییە جۆرێکە لە ڕیبا بەڵام لە شکڵدا بەیع و شیڕاءە تەبایعتم لە شکڵدا بەیع و شیڕاء کڕین و فرۆشتنە بەڵام لە حەقیقەتدا ڕیبایە چۆن من پێویستم بۆ نمونە 5 وەرەقەیە محتاجم ئیشێکم پێێتی دەچ مەلای کاک مەلا حەبیب دەڵێم ئەگەر 5 وەرەقەم بە قەرز بدەیت دەڵێ نایدەم قەرز ناکەم ئەو پارەی کە دەیدەم بە قەرز بە تۆ بیخەمە تیجارەتێکەوە ئیستفادەیەکی لێ دەکەم هیچ مەجبور نیم یعنی دنیا وای لێ دێت خەڵکانێک ئەوەی کە بەلایەنەوە گرنگ بێ بەس پارەیە چاکەکردن و بەهانە یەکەوە هاتن بیری لێ ناکەنەوە طبعا دوور لە مامۆستا حەبیب بەڵام الأمثال تضرب ولا تقاس دەڵێ من 5 وەرەقە بە قەرز نایدەم بەڵام دەتوانم حەلی کێشەکەت بۆ بکەم تۆ مادام پێویستت بە 5 وەرەقەیە دەڵێم فەرموو بۆم بکە
مۆبایلێک دەردهێنێت بای 4 وەرەقەیە بۆ نمونە دەڵێ ئەم مۆبایلم لێ بکڕا بە قەرز بە 5 وەرەقە دەڵێم مۆبایلم بۆ چییە؟ ئەجا 5 وەرەقەی چیت بدەمێ من خۆم پێویستم پێیەتی یاخود بای 5 وەرەقەیە ئەو دەڵێ بە 6 وەرەقە لێم بکڕ دەڵم کاکە 6 وەرەقەی چیت بۆ بێنم من خۆم محتاجم پێویستم بە 5 وەرەقەیە دەڵێ تۆ حەقت نەبێت تۆ گوێم بۆ بگرە ئێستا مۆبایلەکەی من بکڕا مۆبایلەکەی دایە من بە چەند لێم کڕی بە 6 وەرەقە قەرز 600 دۆلار دەڵێ زەحمە نەبێ ئێستا پێم بفرۆشەوە بە 5 وەرەقەی نەقد مۆبایلەکەی دەدەمەوە 5 وەرەقەم دەداتێ 500 دۆلارم دەداتێ ئێستا من فعلا 500 دۆلارم دەستکەوت مشکلەکەی خۆمی پێ حەلکەم بەڵام چەنی ئەو بەڕێزە قەرزارم 6 وەرەقەی قەرزارم ئێستا لە سوورەتدا لە ظاهیر و دیاردەدا کڕین و فرۆشتن بوو مۆبایلی پێفرۆشتم دوایی منیش پێم فرۆشتەوە وانیە کاکە بەڵام لە حەقیقەتدا 500 دۆلاری بە 600 دۆلار پێفرۆشتم وانیە 500 دۆلاری دا بە من لە بەرامبەردا چی لە بەرامبەردا چی براکەم لە بەرامبەردا 600 دۆلاری ئەو قەرزارم عەلەیکم السەلام بارەکە الله فیک کەواتە ئەمە زۆرە ئێستا لە ناو مسلمانان زۆرە بەیعی ڕیبەوی کڕین و فرۆشتنی ڕیبەوی زۆرە لە ناو مسلمانان کەواتە کە لە جانبی اقتصاد و کڕین و فرۆشتنتان ئەو غەش و ئەو فێڵ و ئەو ڕیبایە هاتە ناوتان ئەوە چۆن دەوترێ قاچێکتان دەشکێنێت ئەوە بەرەو شکست دەتان بە یەکەم دووەم وأخذتم أذناب البقر براکانم تەوقیت ڕاگرن هەر دەرسێک نیو سەعات بە نیو سەعات و 5 حەدیث نیو سەعات تر 5 حەدیث انشاءالله باشە لەوەی دەرسی یەکەممان چکە مقدمەیەکە بوو ئەجینا دەبێ وابێ انشاءالله کە نیو سەعات تەواو بوو ئینجارم بکەن أخذتم أذناب البقر دەستان گرت بە کلچی گاوە مانگاوە یعنی خەریکی ئاژەڵ و حەیواندارێتی بوون ڕۆچون تیایدا ئاژەڵدارێتی ئاسایە بەڵام کە فەرمووی ئەخەذتم بئەذناب البەقەر یعنی تەواو ڕۆچووی ژیانی تۆ بەس ئاژەڵداریە وەڕەضیتم بالزەرعی نەیفەرمووە تەزارعتم فەرمووی ڕەضیتم ڕضا تەواو ژیانت بەس بۆتە چی زرعات کشت و کاڵ ئێستا کە چوونە ناو دنیاوە لە 3 دەرگاوە دەرگای تیجارەت دەرگای حەیوان و ئاژەڵ و دەرگای زراعەت ئەوانە سەرچاوەی پەیداکردنی ماڵەوە نییە کە ئێوە لەو 3 دەرگاوە بە خەستی چوونە ناوە گوێتان بە حەڵاڵ و حرام نەدا لە سنووری شەرع نەوەستانەوە و لە بەرامبەریشدا واجبێکی سەرشانتان هەیە کە چییە جیهادە تێکۆشانە لە پێناوی خوا بە زمانتان بە دەستان بە ماڵتان تەرەکتم الجیهاد فی سەبیل الله وازتان لەوەش هێنا یعنی ئەوەی کە واجبە لەسەرتان بیکەن وازتان لێ هێنا ئەوەش کە نابێ ئەوەندە ڕۆچن تیایدا باوەشتان بۆ دنیا کردەوە و پشتان لە دین و دەعوە و تێکۆشان لە پێناوی خوا کرد ئێستا بەرهەمەکەی دەبینن چییە سەلەط الله عەلەیکم ذولە خوای گەورە زەلیلیەک زاڵ دەکا بەسەرتان چییە زاڵی کرد ئەمریکا یا رووسیا بەڕای ئێوە کامیان وەڵام بدەنەوە برا الفاعل هو الله لكن بأسبابنا خواي پروردگار زەلیلیەکتان بەسەردا زاڵ دەکات کەواتە ئەو واقعە زەلیلیەی کە مسلمانان تیایدان خوا پەروەردگار جەل جەلالوه ئەو وای لێ کردوین کە بچیتە لای کەسانی حەماسی و حزبی و دوور لە وەحی بانخوازانی غەیری ئەهلی سونەت و جەماعەت تحلیلاتەکەی چییە کاکە هەمووی بەسەبەبی ئەمریکا هەمووی بەسەبەبی رووسیا هەمووی بەسەبەبی ئەم ئەلمانیانەیە هەمووی بەسەبەبی فڵانە بەسەبەبی فڵانە ئەبەدەن وەرە بگەڕێرەوە بزانە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت چییە زاڵی کردو ئەو زەلیلی رب العالمین عقوبەی داوین زاڵی کردو بەسەر مسلمانان عقوبە من الله بۆیە ابن القیم رحمەتی خوای گەورەی لەبێ دەفەرمێ إذا رأيت العدو قد غلب لا تظن أنه قد غلب ولكن الحافظ أعرض هر روجه بینی دژمن زاڵ بوو بەسەرتدا وا مەزانە ئەو ئازایە بۆیە زاڵ بۆ بەسەرت نا
الحافظ أعرض عنك ئەوەی کە پارێزەرتە خوای گەورەیە وازی لێ هێناویت ناتپارێزێ الله ولي الذين آمنوا استا الله ولي تونيا لا ينصرك ولا يحفظك أو خوايك وما النصر إلا من عند الله إن ينصركم الله فلا غالب لكم استا لا ينصرك سرد ناخ ليك وازي لتو هنا بو خوت يخوش الدرقاتي أو همو قجل وقجل نايت پشتیوانی ناکە کەواتە سەلەت الله یعنی خوا پشتیوانیت ناکاتەوە ئێستا کە بتەوێ دیسان هەر بە شان و بازووی خۆت لە ژێرەوە بیتە سەرەوە وەڵڵا ناتوانیت بالله ناتوانیت خوا لەگەڵت نەبێ ناتوانیت چونکە خوا لە سەرتی داناوە حەسەنی بەسری ڕەحمەتی خوای گەورەی لێبێ دەیفەرموو إن الحجاج بن يوسف الثقفي عقاب الله عليكم ولن تستطيعوا أن ترفع عقابه بسيوفكم ولكن ارفعوه عنكم بتوبتكم ورجوعكم إليه آخر حجاج آواب سر كرديشي ظالم أخوة بسر إيويدا ظال كردوا أواب تيبقى انتي عقابي خوايا توري خوايا لإيوا بتانێ بە زەبری شمشێرەکانتان حەجاج لابن ناتوانن چکەوەی تۆ دەیبینی حەجاج نییە نی قەزیەکە بەس ئەوەنی حەجاجە و بەس ئەی چییە فەرمی چییە عقاب الله عقابی خوا تووڕەیی خوا عقوبەی خوا سزادانی خوا بۆ تۆ بە شمشێر لا ناچێ ئەی بەچی تەوبە بگەڕێەوە لای خوا خوای گەورە دەسەر لا دەبات تلقائیەن لای دەبا هەر یەکسەر بە خۆی لاچوو ئای سوبحان الله باشە خۆ هیچمان نەکرد چۆن لاچوو فرعون كز لفرعون كافر ترو طاغيتر هبو نا آية موسى وهارون وبنو إسرائيل بزبري شمشيركان لا ينبرت بو لا ينبرت نا أبدا قال موسى تشيب يفرمون استعينوا بالله واصبروا إن الأرض لله يورثها من يشاء من عباده والعاقبة للمتقين كواتا كونوا متقين أي قومك صبرتان به داوای یارمەتی لە خوا بکەن پشت بە خوا ببەستن هانا بۆ ئەو بەرن تەقواتان هەبێ فەرمانەکانی خوا جێبەجێکەن لە حرامەکان دوورکەونەوە عاقبەت بۆ ئێوە دەبێ خوای گەورە نایهێڵێ فعلا خوای گەورە فرعونی نێشت کە گەڕانەوە بۆ لای خوا و تەقوای خوای گەورەیان کرد و ئیستیعانەیان بە خوای گەورە کرد خوای گەورە تلقائیەن فرعونی لەسەر لادان لایدا ئەمە تەوجیهێکی نەبەویە ئەی داعی ئەی مامۆستا ئەی بانگ خواست دەبێ ئاوا تۆ دەرد و دەرمانی ئەو میلەتە تێبگەیت زۆربەی هەرە زۆری وا نازانێت یاڵڵا کاکە ئەوەی بەسەر ماندێ هەمووی لە ناوچاوانی فڵان کەس و فڵانە کەسە یاڵڵا بە هەوڵ دەین کارێکین ئەو لابەرین ئەو دانین وا دەزانێ یەکەمیان لابردنی ئەو دانانی ئەو بەدەستۆ نییە والله تا خوای گەورە ئیرادەی لەسەر نەبێ ناچێت نابێت ئەبەدەن دووهەمیشیان وا مەزانە بەلادانی زەید و دانانی عەمر وەزعەکان خۆش دەبن نە بەوازهێنان لە تاوان و پشتکردنمان لە خوا و بەڕووکردنمان بۆ خوا و بۆ دینەکەی ئەنجا وەزعەکەمان خۆش دەبێ بە بەڵگەی چی فەرمووی حتا تەرجیعوا إلى دینیکم تا دەگەڕێنەوە بۆ دینەکەتان کەواتە ما العلاج لرفع الذل عن المسلمين ترجعوا إلى دينكم أرجعوا إلى شيء دين دەست بە دینەکەمانەوە بگرین ئەو دینەی کە خوا ناردی باشە ئێستا کە سێ کەس بێنین یەکێکی ئەهلی سونە و یەکێکی دینداری ئەهلی بیدعە لە حزبیەکان و یەکێکی بێدینی منافقی علمانیش هەر سێکی دەیەوێ واقعەکە بگۆڕێ وانە هەر سێکی دەڵ ئەم واقعی تێیدان ناخۆش کاچی منافقی علمانی چۆن دەیگۆڕی طریقەی ئەو چییە بە مزاهرات بە هەڵبژاردن بە هەموو وەسیلەیەک كل شيء من أجل النصر هەموو شتێک دەکەین لە پێناو سەرکەوتنمە هەموو شتێک دەکەین خوێن ڕێژیە کاول کاریە
تەدمیرە هەرچی هەیە دەیکا ئیستیعانەیە بە دوژمن دەیکا هەموو شتێک دەکا باش طبعا ئەمە ئیفسادەکەی لە ئیسلاحەکەی زیاتر دەبێ و هەوڵەکەشی بۆ ئەوەیە کە فلان لابە خۆی دانیشێ لە شوێنی ئەو پێشتر فلان خواردوێتی ئێستا دەیە خۆی بیخوا ئەوە یەک ئەی کابرای دینداری مبتدع بۆ مبتدع چونکە تۆ لە هەدی نەبی لات داوە لە هەدی پێغەمبەری خوا سەڵام لات داوە ناتەوێ معالەجەکەیت و معالەجەیەکی سونیانە بێ چارەسەری تۆ چییە کاکە بۆ ئەمانە دروست بێ حیزباتی بۆ ئێمە دروست نەبێت ئێمەش دەبێ ئەمڕۆ سەردەمیانە عەسریانە بیرکەینەوە باڵێ ئەرێ بۆ قسەیەک نەکەین ئەرێ بۆ نەینە جواب ئەرێ بۆ فەرموو ئەی تۆ چییە گەڕگەر دەگەڕێتەوە بۆ هەمان وەسیلەی ئەلمانیەکان و دیموکراسیەکان هەڵبژاردن دەکە ڕۆژ بە ڕۆژیش دەنجی کەم دەکە ڕۆژ بە ڕۆژ ئەی چیت کرد تۆ چیت کرد بزانم چ گۆڕانکاریەکت کرد هاندان و وتاف لێدان و حەماسەت و شەحنکردنی خەڵک و پەمبدانی خەڵک و جنێودانی خەڵک هیچ 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ 70 ساڵ 100 ساڵ هەر وتاف لێدان و قسەی گەورە هیچیش لە مەوزوع ناگۆڕێت ئەبەدەن دەڵێن باشە ئێمە هیچمان پێ نەکرا ئەی زەحمەنە بێت تۆ حەلت چییە کاچی شوێنکەوتەی سونەت کە دەڵێ من شوێنکەوتەی سونەتم حەلی تۆ چییە دەڵێ وەرە جارێ با من بتگەڕێنمەوە بۆ خاڵی دوای سفر ڕقم 1 جارێ با من پێت بڵێم سەبەبەکان چییە ئێوە تا ئێستا نازان سەبەبی ئەو ناڕەحەتیەمان چییە سەبەبی زەلیلیەکەمان چییە بۆچی کەسانێکی زاڵم بەسەرماندا زاڵ کراوە تا ئێستا ئێوە نازان با منەوەتان تێگەێنم جا لە کوێ پێمان دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی فەرمووین ئەو سەبەبانەیە ئەو خەڵکە دوورکەوتۆتۆ لە دینی خوای گەورە عقوبەی داون کەسانێکی بۆ داناون کە تەقوای خوا نەکەن عەدل نەبن ئەی چارەسەر چییە حتا ترجعوا إلى دینیکم بگەڕێنەوە بۆ دین کاکەوە دوورە تۆ باسی چیەکەی بەخوا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوور نەبوو پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام هات یەک کەس بوو یەک کەس دەستی کرد بە داعوا دوای ماوەیەکی کەم ساڵانێکی کەم موژدەی دایە موسڵمانان وتی ئیمپراتۆریەتی فورسیش و ڕۆمیش تێک دەشتێت و دەکەوێتە ژەردەستی موسڵمانان بوو یان نەبوو بوو لە ساڵانێکی کەمدا بۆیە ڕێگایەک هەیە هەر کەسێ ئەو ڕێگایی وەحی بگرێتە بەر سەرکەوتنەکەشی نزیکە بەڵام زۆربەی خەڵک گاڵتەی لێ دێت ئەرێ کاکە بۆ ئێوە غیرەتان نییە قسەیەک ناکەن قسەی چی بکەین بۆ جنێو نادەن تۆ شەو ڕۆژ جنێو بدە کاکە بزانین چیت پێ دەکرێت چ بەرهەمێکت هەبوو کەواتە براکانم حەدیثە زۆر مەزنە زۆر عەظیمە ئاگاتان لێی بێ چی دیاری کرد زەلیلی موسڵمانان چێ لە سەری داناین ئەڵڵا عقوبە بە زەبر و زەنگی خۆمان لا ناچێ بە شان و بازی خۆمان لا ناچێ ئەی بۆ تووشمان بووە لەبەر ئەو هۆکارانە ئەی بەچی لا دەچێت چێ لای دەبا لا ينزعه الله خوا لای نابە تاوانەکەین کەواتە چێ لای دەبا الله بە چ مەرجێک کە بگەڕێنەوە بۆ لای دین بۆیە بە خەڵک دەڵێن گەڕانەوە بۆ لای دین ئەوە چارەسەرە ئەوە حەلە هیچ حەلێکی ترمان نییە حەدیثی سێهەم کاتەکەم پێ بڵێن کاکە چەندێک ڕۆیشت مەڵێ چەند 23 یا 33 باش وصلى الله وسلم على رسول الله سراحة بكن ودرسي تدرس بذلك إن شاء الله أوادك